من خۆم دایکم توش بووی ئەم نەخۆشخانەیە بۆ پرچی هەڵوەریەوە بۆ معانەتات تێپەڕیەوە. ئەم ئامێرە چ کاکتۆر؟ ئێمە خۆتەزانیت زۆر جارێکێ لە نیشانەکانی هاوڵاتی توشبووی شێرپەنجە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەڵوەرینی قژە. ئەمە ڕەنگە بۆ من و تویەکی پیاو ئاسان بێ، بەڵام بۆ خانم کارێکی زۆر قورسە. من خۆم دایکم توشبووی ئەم نەخۆشخانەیە بۆ پرچی هەڵوەریەوە بۆ معانەتات تێپەڕیەوە. لە سەرەتای دەست بەکاربوون ئێمە توانیمان تەنها یەک ئامێر لە ڕێی خۆرخوازیەوە دابینکەین کە ئەو کاتە لەسەر ئەرکی شانازخان دابین کرا. بەڵام بەداخەوە ئامێرەکەی تر لۆدێکی زۆری لەسەر بوو بینیم دەبێت ئامێری زیاتر بێت چکە هاوڵاتی یاخود خانمەمی پێویستی بەوەیە. بۆیە توانیمان ئێمە 9 ئامێر دابین بکەین لە ڕێی سندوقی شێرپەنجەوە کە لەسەر ڕاستپاردەی بەندە 4 ئامێرمان بۆ پارێزگاکانی تری هەولێر و دۆهۆک دابین کردووە. لە ئێستادا 5 ئامێر لە ناو نەخۆشخانەی هیوا هەیە کە ڕێگری دەکات لە هەڵوەرینی پرچی خانم یاخود دەتوان بڵێم هاوکارە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەڵوەرینەکە و ئەمەش تایبەتە ئەمەش بەپێی گایدلاینێک یاخود بەپێی ئەو پلانە زانستیەکە لەلایەن لیژنەی زانستی و پزیشکانەوە بەکاردێت واتەمە شەرت نییە بۆ 100% نەخۆش بەکاربێت. ئەوەی ئێمە چاومان لەسەرەتی بەتایبەتی بۆ خانمانەی کە بەشێک لەو جۆرە چارەسەرێکیمانی وەردەگرن دەبێتە هۆی هەڵوەرینی پرچەکانی.